بەڵێ ئێستا مشتومڕ هەیە سەبارەت بە میکانیزمی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان سیستمی سانتلیکۆ یا هەمانە و سیستمی کە پێشووتکاری پێکراوە سانتلیکۆ سیستمێکە لە ساڵی 1910 داهێنراوە بۆ یەکەم جار لە سوید و نروێژ تاقی کراوەتەوە سیستمە ئێستا چەند وڵاتێکی ئەوروپی جیهان بە سیستمی سانتلیکۆ کار دەکەن کە دابەشکردنی دەنگەکانە بەسەر لیست و قاوارەکانی بەشدار لە هەڵبژاردنەکان بەڵام لایەنەکان بۆچی لەسەرم بابەتە مشتومڕیان هەیە ئەمە چە کێشەیەکی بۆ لایەنەکان دروست کردووە هەندێک لە باربردنی دیموکراسی لە عراق ناوی دەبن هەندێکیش بە باشی دەزان و پێیان وایە کە دەبێت بەم سیستمە هەڵبژاردن بکرێت بۆی کە ڕێگری لە هەر ساختەکارێک لە هەڵبژاردنەکان بکرێت من زیاتر قسە دەکەم بۆ چوونی شارەزایانی سیاسی لەم بارەوە وەردەگرین بەڕێز محەممەد حەسەن سعدی شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمە بەڕێز سعدی ئەم کاتت باش ئەمە بێ جەنابەت بۆ چوونی خۆت سەبارەت بەم سیستمە بۆ هەڵبژاردنەکان بزانم کە بۆ چوونی ئێوە چییە بۆچی سانتلیگۆ بە هەڕەشە بۆ سەر دیموکراسی لە عراق ناو دەبردرێت ناکۆکی سەرەکی لایەنەکان لەسەر خودی سیستمەکەیە یا بابەتێکی دیکە هەیە کە لەسەری ناکۆکن نعم بسم الله الرحمن الرحيم خواهی بەخشندە میهرەبان سڵاو لە بینەرانی ئێوە سڵاو لە ئێوەش بێت دەزان کە یەکێکە لە ئەو یاسا گرنگانەی کە لە ئەنجومەنی نوێنەران گفتوگۆی لەسەر کراوە لەلایەن هەموو هێزە سیاسیەکانەوە چ شیعی بێت چ کوردی بێت چ سونەکان بێت هەروەها ڕێکەوتنێک کرا لە ساڵی 2015 لەسەر ئەم یاسا و دەنگیشی لەسەر درات کە دەزانن کە لە ساڵی 2010 هەڵبژاردن بەم یاسایە کرا ئەمڕۆ هەندێک لایەن دەبینین هەندێک کارتانەوە دەبین لەلایەن هێزە سیاسیەکانەوە بە ئەو هێزانە سیاسیانی کە لەم یاسایە ناڕازین هێزە بچووکەکانن ئەو هێزانن کە سەر بە ئۆپۆزیسیۆنەکانن سەر بە تشرینیەکانن چونکە پێیان وایە ئەم دابشکاری دادپەروەرانە لە دەنگەکانان نییە بەپێی ئەم یاسایە هەروەها پێیان وایە کە ئەم سیستەمە بە شێوەیەکی دادپەروەرانە لەناو هێزە بچووک و گەورەکاندا دابشکاری ناکات ئەمەیەکێکە لە ئەو یاسایانەی کە گرنگێکی خۆی هەیە لە هەڵبژاردنەکاندا دەزانن کە بەڵێ باشە کێشەکانی یاساکە چییە کە ئەو لایەنانە لەگەڵی نین ئایا سانتلیگۆ دابشکاری دیموکراسیانەی دەنگەکان نییە بەسەر لیست و قاوارە سیاسیەکانی بەشدار بوودا کە ئەوان دژی دەوەستنەوە بەڵێ دەزانی کە ئێستا ناڕزاتیەکەی ئەوان لەسەر ئەوەیە کە پێویستە کە هەموو پارێزگایەک بازنەیەکی هەڵبژاردن بێت بۆ هەموو هێزەکانە دابش ببێت ئەم یاسای ئەگەر دابش بوێت هەموو هێزە سیاسیە گەورەکانیش دەگەڕێنەوە بە ئاستی یاسایی خۆیان بۆ نمونە هێزێک وەکو دەوڵەتی یاسا لە ماوەی ڕابردوودا 42 کورسی بەدەستهێناوە ئەگەر ئەم یاسایە جێبەجێ بکرێت دەگەڕێتەوە بۆ ئاستی خۆی دەگەڕێتەوە بۆ 33 کورسی بۆ نمونە یاخود 35 کورسی بەڵام هێزە ناڕەزیەکان سەبارەت بەم یاسایە ئەگەر بچنە هەڵبژاردنەوە پێکەوە دەزانین کە لەوانەیە 72 کورسی بەدەست بێن ئەگەر هێز ئۆپۆزیسیۆنەکان بەم یاسایە بچنە هەڵبژاردنەوە بەڵام هێزەکان کێشەکانی ئەوان لەسەر فرەبازنەیە دەیانەوێت هەر پارێزگایەک بازنەیەک بێ بۆ خۆی ئەمەش شتێکە کە ویژدانی تێدا نییە باشە بەڕێز سعدی ئەگەرم یاسایە لە پەرلەمان تێپەڕەنرێت و بەم میکانیزمە هەڵبژاردنەکان بەڕێوە بچێت ئایا ئەگەری ئەوە هەیە لایەنە ناڕازیەکان جارێکی دیکە هەوڵ بۆ بەکارهێنانی شەقام ببن بەرامبەر بەم یاسایە ئایا ئەگەری ئاڵۆزی جارێکی دیکە لە عراق هەیە بەڵێ بێگومان هەڵبژاردن و خۆپشاندان مافی هەموو کەسێکە شتێکی یاسایە لە دەستوردا جێگەی کراوەتەوە پێویستە بەپی یاسا بێت بەڵام پێم وایە کە ڕیاساکە تێدەپەڕێنرێت لەلایەن ئەو هێزانی کە بەشداری لە حکوومەت کردووە سونەکان و کوردەکان و هێزەکانی چوارچێوە هەمانگی پێم وایە ئەم یاسایە تێدەپەڕێت لە ماوەی چەند ساڵی داهاتووشدا بەم یاسایە کار دەکرێت پێم وایە هێزە ئۆپۆزیسیۆنەکان ناتوانن هێزێکی وا دروستکەن کە ڕێگری لەم یاسایە بکەن یاساکە تێدەپەڕێن لە ئەنجومەنی نوێنەران هەروەها جێبەجێ دەکرێت لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پێم وایە لە هەڵبژاردننی پەرلەمانی داهاتوو جێبەجێ دەکرێت باشە گەر سەبارەت بە وردەکاریەکانی یاساکەش قسە بکەین بڕیارە ئیتر شێوازی دابشکاری 1.6 پێ لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێت ئەم شێوازە چۆنە 1.6 چۆن دابش دەکرێت بەسەر لیستەکاندا ئەوانەی ژماری دەنگەکانیانە بێت چەند بێت تا بتوانن لیستی براوە بن و کورسی ئەنجومەنەکان بەدەستبێنن لە پارێزگاکاندا بەڵێ
دەزانین کە جیاوازیەک هەیە لە نێوان جێبەجێکردن لە نێوان یاساکە ئەوەی ئێمە باسی دەکەین ڕێکارەکانی دابەشکردنی دەنگەکانە ئەویش پەیوەستە بە کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە ئەو یاسایی کە ئێمە پشتی پێدەبەستین یاسایەکی تازەیە لە ساندلیگۆ ئینشاءڵڵا لە ماوەی داهاتوودا قسەی لەسەر دەکرێت لەلایەن کۆمسیۆنی سەربەخۆی باڵای هەڵبژاردنەکانەوە شین دەکرێتەوە کە بەشێکە لە جیاکردنەوەی دەنگەکان بەجددی ئەوە 1.6 نییە بە تەواوی دەکرێت 1.9 بێت 1.7 بێت ئەمە شتێکە دەی دەگەڕێن بۆ ئەوەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان لەسەری ڕێ بکەوێت و ڕێگای باشە پێشترم یاسایە تاقی کراوەتەوە بەم شێوازە هەڵبژاردن ئەنجام درراوە پێتان وایە لە عێراق سەرکەوتوو دەبێ ئەم جارە لەم قۆناغەدا سانتلیگۆ ببێتە مکانیزمێک بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان ئەمە لە عێراق سەرکەوتن بەدەستێنێت یا نا بە شێوازێکی دیکە وەڵامی ئەم هەڵبژاردنانە دەبینینەوە بەڵێ بێگومان ئەم یاسایەکی زۆر گرنگە مافی هەموو پێکاتەکان دەپارێزێت تەنانەت پێکاتە مەسیحیەکە و تورکۆمانەکان و ئێزیدیەکانیش هەموو مافی هەمویان دەپارێزێت لەناو ئەنجومەنی نوێنەراندا هەروەها مافی پێکاتەکان دەپارێزێت مافی لایەنە سیاسیە گەورەکانیش دەپارێزێت لە مافی پێکاتە کەمینەکانیش دەپارێزێت بەڵام ئەوانەی کە دژی ئەم یاسایان پێویستە خۆیان کۆبکەنەوە بە یەک لیست بەشداری هەڵبژاردن بکەن بەم شێوەیە پێم وایە بەپێی خوێندنەوەی من زیاتر لە 7 کورسی بەدەست دەهێنن دەبن دەنگێکی بەهێز ئەگەر بە یەک دەست و بە یەک لیست بەشداری هەڵبژاردن بکەن چونکە ئەم ڕێسایەکە بۆ پاراستنی هێزە سیاسیە گەورەکان هێزە سیاسیە بچووکەکانیش هەروەها کاردانەوە شێبێت لەسەر گەلی عێراق چونکە ئەگەر ئینشاڵڵا پێم وایە ئەمە دەبێتە ڕێکارێک بۆ جێبەجێکردنی هەڵبژاردنەکانی داهاتوویش. بەڵێ بەڕێز محەممەد حەسەن ساعدی شۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24